بێگومان زۆرێک لە ڕۆشنبیران و زمانەوانان هەوڵیان داوە کە پرسی زمانی کوردی بە زۆر شێواز یاخود کێشەکانی زمانی کوردی و ئەو هۆکارانەشی کە دەبنەهۆی دەوڵەمەند بوون و زمانی کوردی بڵاو بکەنەوە. بێگومان لە ئێستادا یەکێک لەو کتێبانەی کە باز لە پرسی زمانی کوردی لە عێراقدا دەکات لە نووسین و ئامادەکردنی نووسەر خەلیل عەبدوڵڵایە بەم زوانە بڵاو کراوەتەوە. لەم کتێبەدا پرسی زمانی کوردی لە عێراق تیشکم خستۆتە سەر هەموو دەستور و یاسا و بڕیارانەی کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا لەسەر زمانی کوردی نووسراوە. بێگومان هەر لە دەستوری 1925ەوە تا دەستوری 1970 لە هیچ دەستورێکیانە ئاماژە بە زمانی کوردی نەکراوە و تەنها زمانی عەرەبی زمانی ڕسمی بووە. بەڵام دوای گفتوگۆی شۆڕشی کورد و حکوومەتی عێراق لە ساڵی 1970 و دەرکردنی بەیاننامەی ئازار 11 ئازار دەستوری 1968 هەموار کرا و لە دەستوری 1970 ئاماژە بەوە کرا کە زمانی عەرەبی زمانی ڕسمیە لە سەرانسەری عێراق و زمانی کوردی زمانی ڕسمیە لە ناوچەی کوردی یاخود لە هەرێمی کوردستان یاخود ناوچەی ئۆتۆنۆمی. بەڵام دوای پرۆسەی ئازادی عێراق دەستورێک دەرچوو کە بە یاسای بەڕێوەبردنی دەوڵەت بۆ خۆناغی گواستنەوە ناسرابوو. لەو دەستورەیە ئاماژە بەوە کرا کە زمانی عەرەبی و زمانی کوردی دوو زمانی فەرمین لەسەر ئاستی عێراق. ئەوە بۆ یەکەم جار بوو لە ژیانی دەستوری عێراقا زمانی کوردی هاوشانی زمانی عەرەبی بە زمانی ڕسمی لە سەرانسەری عێراقا بناسرێەوە. هەر لەو دەستورەیە دان بە زمانی پێکاتەکانی وەکو تورکمان و سریان و ئەرمەنیش نرابوو. ئەمە شتێکی ناوازە بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دوایی کە دەستوری 2005 دەرچووە بە ڕاپرسی پەسەندکرا دیسان زمانی عەرەبی و زمانی کوردی وەک دوو زمانی ڕسمی لەسەر ئاستی عێراق ناسرابوو. دوا بە دوای ئەوە لەبەر ڕۆشنایی مادە 4 دەستوری عێراقا یاسای زمانە فەرمیەکان لەلایەن ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە دەرکرا کە 18 مادەیە باسی هەموو لایەنەکانی چەسپاندنی زمانی ڕسمی زمانی عەرەبی و زمانی کوردی و سریانی و ئەرمەنی و تورکمانی کراوە.